شادمانی دای بگرێ ئەهری منیش ڕیسوا بێ من دڵسۆزی هەموو بیرێکی چاکم هەموو پەیوێکی چاک هەموو کردەوەیەکی چاکم من نا لە هەموو بیرێکی خراپ پەیوێکی خراپ کردەوەیەکی خراپ ئەکەم من ڕاستیتان پێڵێم ڕاستی لە هەموو چاکە یەک چاکترە با چاکە بۆ ئەو کەسە بێ کە چاکەی لە هەموو شتێک لا چاکترە ئای زەرادەشت کاتێ تۆ دەتەوێت دوشمنایەتی نێوان خەڵک و دێ و جادوگەر و ستەمکار و بەدکاری و دوو پێی بێکەڵک و وەستای درۆ و گورگ و لەشکری بێژمارەی بەیدا خوێناوی لە ناوبەری شەو ڕۆژ ئەم ناوانە دووباریان کەوە و بڵێ من داهێنەرم پشت و پەنام پارێزگەرم بە هەموو شتێک درکەبم ناوی من پیرۆسرین گیانە چاوەیە ناوی من نیشانەیە ناوی من بەکەڵکە ناوی من خزمەت گوزارە ناوی من ئاهورایە ناوی من مەزدایە ناوی من خاس ناوم هەمە چاکەیە ناوی من بەخێر و بێرە ناوی من بەرهەم هێرە ناوی من ناوی من تیژبینە زۆر تیژبینە یەکجار تیژبینە ناوی من چاودێرە بەرگریە پارێزگارە ناوی من سزاکارە ناوی من دانایە ناوی من زانایە ناوی من وشەی من دەمێکە کۆتایی پێهاتووە و نەماوە ئەوە تا لاشەیەشی بێدەسەڵاتی مردوو مانجێکە و خەڵکە ئازار دەدا و بۆیان ناکرێ بیشارنەوە نازانم کەی لەدایک بوو لە ژیاندا نەمەزانی کەی و چەند پارەم پێ جا بۆ بزانم ئەم دوو شتە کات پارەکە هەردەم کە من بەشی مرۆڤ ناکەم
ونوا دزانە بە خەیابێ خودیە دا پیرەجیان دا پیرەجیان تکا لە یەکەم گوێ بگرە ئەو دەربەدەر بوو داوای کرد لە وڵاتکێ خۆی بینێژم بەڵام ئەوە ناکرێ با بێتە میوانێکی ئەم خاکەی تۆ گردنی ئازاکە دا پیرەجیان نا گوناهێکی مەزنە لۆڤ لە وڵاتی خۆنەوی بەشارتن لە دایک بووی لەوێ بێ بەشارتن ئەڵێ مەمە هەروە ئاسان نییە لەوێ ڕێنادەم بینێژن ئەو بێوڵات بوو دارێ دکە ببندارا خوا بتەنێ باهۆز دکارە ئەو پەلێ ببێ جیەکی دن تۆ ڕاست دەکەی گەردەلوولەی شەڕ لە جیهاندا هەڕەشە لە مرۆڤ دەدات و ناهێرێ لەسەر خاچی خۆی سڕەوت بگرێ لە وڵاتی خوا بێ بەشارتن بەڵێ داپیرە گەڵا ئەکەوێتە بنە و درەختەی کە گرتوێتی تەنها ڕەشەبا بۆ لایەشی تری دەبە بەڵام ئەو کابرایەکی ئاوارەیە نا من تێگەن کچەکەم زانمەتەوێ بڵێ سامناکترین دڕندەی ئەو سەرزەمینە ئادەمی زادە چەند ساڵات تەنێ من دەوێ بە تەنها بژیت بێزار مەکەن بە ئەم خاکە ئازار نەدەن باو تەرمە دوور خەنەوە لە تۆ بێزار بکەن نمنی مردوش بۆ بڵێ مرۆڤ پاش مردنی جارێکی تر زیندوو بێتەوە ئای کە ژیانم خۆشەویست لە ژیاندا پاش یەکەم بارانی هاوینە بوونی خاکم هەڵدەمژی و بە منداڵی خۆڵم دەخوارد ژیان بڕوا و گومانە دوو دڵیە ژیان یادکردنەوەی خەونی خۆش و خەونی ترسناکە
القافلة محاصرة من قبل المخربين الأكراد. مقاومة الجنود ضعيفة جدا. من المحتمل أن تقع القافلة بأسرع بأيديهم. أجب أجب. توانم یارمەتیتان دەم؟ نابرانا پێویست ناکەم ڕێگەی خۆ بگرە و بڕۆ. برا یارمەتیت ناوێ؟ نەخێر نا یاسای ئەم تونێلە ڕێگە نادات مرۆڤ هاوکاری یەکتر بکات. غريقة الشيء تبمنا دوار مناد تدميرا كاملا وإبادة الجميع بما فيهم جنودنا. جنايلين لا نوم البند مالكان مان جنايلين نخيلي خمان جديلين نشتمان اوي كباهوي بهيزة لنا يارمان بباريزيتو مترا دشمنان من بوبشتينا تو او كسي اسبكي رنده تو او تواناي كبان دكري بهانا مان دي ورا بان قدكم بهاوكاري ورا شاو من ليارمتي تورا اي او كسي دل خوشي بهرو دياريكاني سروش تورا بو اوي لسايباري تو يامل الاجتماعي خوماندا ما ويكي دورو دريج بسر بستي بشين ورا تو نشتمانە کەمان بپارێزە ئەو نیشتمانەی میترا پەرستن ئەوەی میرگەکانی پان و بەرینە یان بێسنورن بێکۆتاین ئەوانش لە ناوبەریت کە گوێڕایەڵنین بۆ فەرمایشتەکانی میترا نوێژ بۆ خۆر دەکەین بۆ ڕووناکی نەمر و جاویدان بۆ ئەوەی ئەسپەکانی تیژڕەون
لە کاتێکدا خۆر دەدرەوشێتەوە کە خۆر گەرم دادێ سەدان هەزار خواوەندەکان لە جێگای خۆیان دەوەستن لە جێگای خۆیان ڕەپڕا ئەوەستن باوەش بۆ کامەرانی دەکەنەوە کامەرانی بە خاک دەبەخشن ئەو خاکەی کە خەڵاتی مازدایە بە جیهان کە هەتاو هەڵدێ ئەوەی مازدە بە جیهانی بەخشیوە زەوی دەدرەوشێتەوە ئاو دەدرەوشێتەوە سەرچاوەکان دەدرەوشێنەوە چ ئەو ئاوانەی لە بەریان دەڕوە چ ئەو ئاوانەی مندن چ ئەو ئاوانەی لە دەریادان ئافریدەکانیش دەدرەوشێنەوە گیانەکان دەدرەوشێنەوە خۆ ئەگەر ڕۆژ بگیرێ دێوەکان زەوی هەموو خاپور دەکەن گیانە ئاسمانیەکان لە لەشدا ناتوانن بژین ئای کەوە جوانەکە ئەزانم داوەکە پێی ئازارداوی ئێستاکە ئەیکەمەوە پەلەمەکە ئەیکەمەوە بە سەربەستانە بفڕە مەترسە بوەستە شەڕ تەواو بووە وازم لێوێنە لە تۆ نامە نەماوە وەرە بمکوشە دەبینێ و بە دواتە دەگەڕی کاروان باسی تۆی بۆ کردم ئێمە هەموو ژنمناڵەکانمان ڕزگار کردووە تەنیا تۆ ماوی باشە بە دوا دەگەڕێ لەکوێ بووی هیچ ناکە بترسێ دەی با بڕۆین دێ
فرمودای خۆش بیرۆڵە خوا دەزۆ باڵتەوە بگرێ ئەوێستە گیان کچی جوان ئێتە ساقی چاوم ئەستا ئەستا تێوەرەستا ئەستا بۆ لای مامی خۆ کوتندی ئەستا ئەستا گیانی من ئەستا شەرمەکەستا چیرۆکی خۆشە بۆ یێرمەوە باسی پشیلە و مشکی بۆ ئەکەم بەخوا دیارە زۆر ترساوە بەڵێ جارێ با لەگەڵمان تاوێ بژی ئەو کاتە بە ماڵەکە ڕادێ خەم و خەفەت و ترسی شەڕەکە لێبێ دەچێتەوە ئەدی ئێستا چی بکەین؟ ئێستا دەچین ترسی لێ دەردەکەین ئەوە چیەکەین؟ ترسی ئاوێستە دەرەکەین ئەوە چیەکەین؟ ترسی ئاوێستە دەرەکەین سیرکە بزانین چیەکەین؟ ئێستاش ترسی ئاوێستە دەردەکەین ئەو ئێستا شتێکی ئەوگە سیر دەرەچێ ئاوێستە سیرکە سیرکە بزانین چی دەرەچێ ئەوەتە ئەوە تۆپ و تارەی دوژنمان توانوەتەوە سیرکە ئەو سەربازە بوو کە تۆی ترسان ئەو تیارە بوو کە کەوتە خوارەوە هەموو شتێ لە جێگەی خۆیایەتی ئیتر مەترسە ئیتر بێ بە ئاشتی مناڵان یاریەکان خۆشیە بێ باشە بۆ هەر یەکە و دیارەکەم هێناوە دێزانین چ دیارێکی جوان بۆ هێناوین میدیا چاوت داخە وجداني اشقالي لوالي بخير بيه وانا بس ما ناكل دیارێکی جوانت بێناوە بابزانین ئەو گوارەی لێ دێ باشە بڵی جوانە میدیا هەر لە خۆت دێ وابزانم ئەویکەیانم وە کردووە میریکە دیارێکی چەند جوانە خۆ بۆ ناگۆڕی خۆ گۆڕە یارمەتیم بە چڕیاوە بینێ ژوورێ قەلەمەکەن خۆمانە گۆڕین میدیا چی ڕوویداوە لە زیندانە جوانە ئەزانی ئەوان خراپیان کردوم سکم بڕا
هەموو شتێکی بۆ گێڕامەوە لە زیندانە خراپیان کردوسکی بڕە دایک و باوکی دەست بەسەرن و خوشکە بچکەکەشیان فرۆشتە بە شێخێک یا ئەمیرێکی عەرەب ناشتوانێ بگەڕێتەوە بۆ شارەکەی خۆی دەبێ یارمەتی بدەین شوان زۆری خۆش دەوێت بەڵام هێشتا بەمە نازانێ نازانێ من گەیشتنە چ وڵاتێک منش نازانم میدیا میدیا با بڕۆین جوانە واز بێنەوە بڕۆ شوان بەسێتی جوانە میدا بەرەوە ئەو مانجە کە تو ئازاری ئەو کچادەی
بەردی پێچێشی کۆڵی پێچێشی ڕائەکەتە مناڵەکەی فرەدا بەڵام ناکرێت تازە درەنگە بەچێتی بۆ پێی ڕابێری پەیوەندی بەتەوە نییە تێگەیشتەوە پەیوەندی بە خۆم وەیە بۆ نییە تۆ هیچ بۆ نییە قسە بکەی دەبێت باید ماڵەوەی نەترسە هیچ نەبوو هەموو ماون نەترسە شوانە لە دواوەیە ئێستا دێت ئەوەتە ئەوە شوانە هات هەر ئێستا دێم شوان ببورە باو شەڕێنی هەمان دووبارە نەبێتەوە ببورە شوانە تۆ دەبێ مارێکی ئەگەر ناتەوێ دەڕۆین بۆ دەربەدەری هەردووچیان پێکەوە جوانە و میدیا دەبەم و لەوێ دەتوانین منداڵەکەی بێ و بەخێوی بکات دەبی بە کاکاران پارێزی کە دەربەدەری و دوو لە وڵاتی دەست بە باڵیانەوە بگری.
هاشم كوفي هاورت لخم خفز يازير تينا داينة بارامي با نجا خاك داراكش ولا خود با نکری واسم مينا بدوا بەدەنگی بەرز نوێژ بۆ شادمانی ئەکەین سەری نوازش بۆ میترا دانوێنین بەڕێزەوە خۆمانی بۆ بەخت ئەکەین ئەوەی کە ڕۆکی هاومای چاوگەشت سێڕێنی تیژبینی بەدەستەڵات لەسەر بەرزترین کۆساری هاراتەوە نوێژی بۆ ئەکا و بەناخی چیای هەکاریدا ڕۆدەچێ بەرسمان بەدەستەکان بێگلەی پاک و خاوێن وشەی ڕێک و پێک و بێ هەڵا دەڵێنەوە بڕێن بەتەنیا بڕۆ خوات لەگەڵ میدیا
دنیا بیسایی سیاسەکانی دنیا ئەچۆڕێتە ئەم تونێلەوە
دەکەم بۆ هاوکاری ئەی خوای مەزن یەزدانی پاک میترای توانا و بەهێز شایەنی پیا هەڵگوتن لێت دەپاڕێمەوە ئەی گەورەی هەموو پێشوەران لێت دەپاڕێمەوە شادیمان پێ ببەخشە توش کوردستانە وێجێهێشت ئەڵێم بە چەنە پاسپۆرت باش چیەکەی وازانی ئێمە قاچاقچین ئێمە پارەمانەوێ پارە ئێمە پێویستیمان بە پارە هەیە بەم جۆرە سەرەکەوین ئەڵێم پاسپۆرت بە چەنە دێت ئاوەش پارەکە $1500 چی ڕوویداوە شوان زیاتر من ڕوا عێراق ئەو ناوە بردومانەکە
سار نییە تۆ لەگەڵم خەڵکەیە بە بۆ ماوەیەک زیاد دەبینەوە نابەجێ مێڵە با پێکۆ بڕۆین فەخە میدیا لەگەڵ تا دێت چاوەڕێم بکە باوەڕ بکە خۆشم دەوێت ئێمە نوێنەری ڕێکخراوینەتەوە یەکگرتوەکانین ئێوە کوردن؟ هەمووەتانەوێت لە ئەوروپا بژین؟ باشە هەوڵێکتان بۆ ئەی ئێوە مناڵ جوانتان هەیە؟ های چۆن کچەزایەکی جوانی وەکو تۆم هەیە دەبڕۆ دانیشە دەی دانیشتوانی تۆنێلستانی بەڕێز تکایە گوێ بگرن نوێنەری ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان میوانمانە بۆ ئێمە جێگای دڵخۆشیە ئەو پیاوێکی زۆر چاکە بەڵام بەداخەوە کە ئەو هیچ نابینە و ناویستێ بەکارهێنانی ژارێکی نوێ لە وڵاتەکەی ئێمەدا ئەویشی لە کار خستووە بۆی ئێمە لەگەڵ مناڵانی تونێلستانە ئاهەنگێکی خنجیلانەی ڕێکوپێکی زۆر جوانی بۆ گێڕین خاڵیان ڕۆمانێ پێ ڕۆشن بکەم دەی یارمەتی خاڵی خۆتان بن یاڕە باوکە جانەوە تێگای چۆڵە
بەرەو ئەوروپا ئەچینیانە ئێستا ئەچین گەڕانەوە بۆ ماڵ یان بە ئەوروپا کچم جیاوازی شێوتۆی نییە ژیانمان لە تونێلدایە تونێلە چارەسەرتان کرا دەبنە پەناهەندە وا دیارە برسیتانە دەفەرمون بۆ ناخواردن ئەگەر ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکان هەموو ساڵێک 30 نەفەری کوردی پەناهەندە وەرگرێ ئەوە پاش 1 ملیۆن ساڵی تر مەسەلەی گەلەکەمان چارەسەر ئەکات. شاخەکە چاوەڕوانکە ئاکۆن وریادە نەکەوی ئەرێڵم بە یارمەتی خۆت بۆ هاتن بۆ ئەوروپا و دەربەدەر بوون
ئێوە خۆتان هەموو شتێ زۆر باشە زانم تکایە واز نەبێنم تۆ شتێک بڵێ کوردەکان بۆ ئاوارەی ئەوروپا دەبن هەرچی بڵێ وەک خۆی بڵاوی دەکەن تکایە وێنە مەگرن واز بێنە ئێوە خۆتان هەموو شتێ زۆر باشە زانم من وەک ڕۆژنامە نووسێک هاتم بۆ یارمەتیتان لە باشە ئەتوانێم ناونیشانەمە دۆستەوە دەتوانم فەرموو تاکسی دیارە لە ماڵ نین با بڕێ من بڕیار داوە خۆم بکوژم بۆ ئەوەی بۆنی مردوو دانیشتوانی ئەم خانووە بێزار نەکە واکلیلەکەم لەسەر دەرگاکە داناوە دەرگاکە بکەنەوە تەرمەکە بنێژن بۆنی مردوو زۆر ناخۆشە باشە ئێوە ئەو کلیلە نابینن؟ ئەزانی کلیلەکە دەرگاکە ناکاتەوە ناشتیوان نییە ئۆ ئەمە کلیلی دەرگای نووسنە ببورن تکایە فەرمون تخواوەر نەژوورەوە تکاتانێ دەکەم فەرمون تخواوەر نەژوورەوە میوانمە ئێوە نازانن ئەمڕۆ چەندم خۆشە خۆشم نازانم کەی بە میوانی کەسێک ڕووی تێ کردو کەسێک نایێت بڵێ ماوی مردووی کەس بۆ لای کەس ناچێ کەس ئاگای لە دەردی کەس نەماوە گوایە بەم جۆرە ژیان ئەچێتە سەر وایە لای ئێمە کوشتار و لای ئێوەش تەنیایی و بێکەسی بەڵێ کاری ڕۆژنامە نووسی لە گەرەودایە داپیرە یارمەتیتان ناوێ ئای کە ماڵەکەتان جوان و ڕازاوەیە هەر دەڵی پێشەنگایە ئەم تابلوانەتان کڕیوە ئەی خۆم چی وایە خۆم لە هونەرمەند ناکەم فەرمون فەرموو دانیشە فەرموو دانیشە فەرموو چاپ خۆنەوە فەرموو ناو ماریایە ئەی تۆ من ناوم کاروانە سپاس لەکوێوە هاتوون کوردستان کوردستان تورکیا ئێران عێراق سووریا ئەو وڵاتێک کە تا ئێستا ڕزگاری نەبووە تا ئێستا هەر شە بۆ ئۆتۆنۆمیەکەن بەڵێ چەنەها هونەرمەندی زیرەکمان ئاوارەی وڵاتان بوون باس دەکەی ئەم دنیاە وا بەسەریە کاتێک چووە کەس نازانێ بۆ کوێ سەر هەڵگرێ ئەرێ تابلۆکانتان بەدڵە جوانی دارودەوەن وابزانم لە تابلۆکانتانە وێنەی مرۆڤی تیان نییە کە و سروشتە جوانە هەبێت
پێویست ناکات وێنەی مرۆڤ بچێشم فەرموو تەماشاکە تەماشاکە مرۆڤ سروشت وێران ناکات سروشتێک زار بێزارە لە مرۆڤ لە سروشتەوە بووە کەچی ڕێزی ناگرێت سروشت دایکمانە ئالۆ شوێنە کارگایەکی کیمیاویان دروست کرد داپیرەی منیش هەر وەک ئێوە بیر دەکاتەوە وێرانکاریە یاری بەجێهێشت و پێکەوە دەژیان ئێستا بە تەنهایە تەنها لەکوێ دەژی؟ لە کەنار دەریا دەژی کاروان لای من بمێنەوە ئانەش جار و بار سەرمان لێ دەدات سپاس زۆرم پێخۆشە کاکە شوانە نەدیوە ئەی تۆ نازانی خاڵە تۆ نازانی لەکوێیە خەڵکینە ئێوە شوانتان نەدیوە بۆ پێم ناڵێن پێم بڵێن شوان لەکوێیە ئەی تۆ نەدیوە
بخڕۆبە نەگری نەگری دۆی نەگری زلمە هێرە ئەزدەگامە نەگری نەگری دۆی نەگری زلمە هێرە دانیشتوانی تونەلستانی بەڕێز گەرچی تا ئێستا نەمانتوانیوە ئاواتەکانمان ئاشکراکەین ئەی گوایە ئێستا ناتوانین لە ناخی زەوی لەم تونێلە لەم ئەشکەوتەیە ئاڵای کوردستان بەرزکەین بۆیە ئێمە بە ناوی هەموو دانیشتوانی ئەم تونەلستانەوە بڕیاری دامەزرانی کۆماری کوردستانی دیموکراتیماندا ئەمڕۆ گەلەکەمان شارەکانی لە داگیرکەرانی بەغاپا کردوتەوە لێگانەی داگیرکردبووی نییە جارێکی تر ئەم وڵاتەمان پێشێلکات کوردستان یەک پارچەیە ئەم یەکێتیەمان هەتا هەتایە کوردستان جەژن و شادی دایگرتووە بژی یەکێتی کوردستان ئەی دانیشتوانی تونێلستانی بەڕێز ئێمە نوێنەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانین تکایە جۆمان لێ بگرن بۆ کارێکی خێر و ئاشتی خوازانەی زۆر گرنگ بۆ لاتان هاتووین
جژنەکەتان لێ تێک دەین بەڵام پێتان ڕاگەین ئەم شوێنە سامناکە ترسناکە بۆنی مردنی لێ دێ دەبێ بە زووترین کات ئەم شوێنە بەجێ بهێڵن چونکە چەکی ئەتۆم و کیمیاوی عێراقی تیا شاراوەتەوە تکایە ئەم شوێنە بەجێ بهێڵن بهێڵن ئێمە وەردوگا و خان و بەرەی چاکمان بۆ دروست کردوون تا بە خۆشی و کامەرانی تیا بژین ئەمەش خەڵاتی نەتەوەیە گرتۆکانە ڕۆژەیە کۆچوباری ئاوارەکان تا دێ زیاتر ئەبێ پەرە ئەستێنێ ئەوان ماندوو بوون و چیتر بڕوایان بە هیچ بەڵێنێک نەماوە ماوەیەکی تر هەموو ئەم زەویە پڕگوناهکاریە بەجێ هێڵن و ڕوو لە ئاسمان ئەکەن بەرەو هەتاو لەوێ لە ژێر سایەی خۆرە لە ژێر باڵی یەزدانە ئاشین ئەو یەزدانەی کە دەستەڵاتی لە هەموو دەستەڵاتێک بەرزترە Hello.
خلایا خودش قرار خستینه